سەبارەت بە دۆخی غەزە زیاتر قسە دەکەم لەگەڵ بەڕێز حەسەن لافی شۆڤەکاری سیاسی کە لە غەزەوە لەگەڵم دەبێت. بەڕێز حەسەن، 29 ڕۆژە شەڕ لە نێوان حەماس و ئیسرائیل بەردەوامە هەوڵەکان بۆ ئاگربەستی شەر چڕبوونەتەوە، بەڵام تا ئێستا دیارنی ئاسۆی ئەم شەڕە بەکوێ دەگات. پێتان وایە ئەم شەڕە لەمە زیاتر دەخایەنێت؟ باعتقادي أن هناك ڕای من چەند هەوڵێک هەیە بۆ ڕاگررتنی شەڕ، بەڵام هەوڵەکان هەوڵی جددینین لە بنەڕەتدا. قسەکردنی ئەمریکا زیاتر لەبارەی ئەوەیە کە هێورکردنەوەیەکی مرۆیی هەبێت. ئەمەش سنووردارە، هیچ گفتوگویەکی ئەمریکیش نییە لەسەر ئاستی ئەمریکا و ئیسرائیلیش بۆ ئاگربەست. بۆیە پێویستە ئەو هەوڵانەی هەن بەهێز بن لە چوارچێوە و تونتریش بن بۆ ئەوەی ئاگربەست بوەستێنرێ، نەک تەنیا ئاگربەستێکی مرۆیی بێ و کۆمەڵێک هاریکاری مرۆیی بنێرن کە بواری ئەوە بە ئیسرائیل بدە خەڵکی زیاتر لە فەڵەستین بکوژێت. من پێم وایە ئەگەر هەڵوێستێکی عەرەبی یەکگرتو نەبێت، بە تایبەتیش دوای کۆبوونەوەی وەزیرانی دەرەوەی وڵاتە عەرەبیەکان لە عەمان پایتەختی ئوردن، پێویستە ئەوان بەیەکەوە هەڵوێستێکی توندیان هەبێ، هەڵوێستێکی یەکگرتو یەکڕێزیان هەبێ و لە کۆبوونەوەیان لەگەڵ ئەنتۆنی بلینکن ئاماژە بەم هەڵوێستە بکەن. من پێم وایە ئەم زەنگە زیاتر و زیاتر دەخێنێت و ئیسرائیل هەرچی پێویست بێت بۆ ئەنجامدانی تاوانکاریەکانی دژی فەڵەستینیەکان بەردەوام دەبێت. بۆیە پێویستە هەڵوێستێکی یەکگرتو توند هەبێ و هەروە هەوڵەکان بە ئاراستەی وەستاندنی ئاگربەست بن. باشە، زۆر جار دەڵێن کە ئەم شەڕە ڕکابەری نێوان وڵاتانی دراوسێ و وڵاتانی ناوچەکە و دەوروبەری ئیسرائیل و غەزەی تونتر کردووە لە نێوان یەکتردا. ڕۆڵی وڵاتانی دەوروبەری غەزە و ئیسرائیل چۆن دەبینی لەم نێوانەدا؟ ئایا ئەگەری پەرەسەندنی ئەم شەڕە بۆ دەرەوەی سنوورەکانی ئیسرائیل هەیە؟ ئەگەری فراوانبوونی ئەم شەڕە لە ئارادا بە شێوەیەکی سەرەکیش کە ئەو پێکاتانەی یاخود ئەو پێکاتە و لایەنانەی کە هاتوونەتەنێ ئەم شەڕەوە هەر لە سەرەتای شەڕەکەوە وەکو ئەمریکا کە گەشتی گەلەکەی هێناوەتە ئەم ناوچەیە، ئەمە هەڕەشە لە زۆرێک لە بەرژەوەندی وڵاتان دەکات لەم ناوچەیەدا، بە تایبەتیش کە بەرەی مقاومە بە سەرکردایەتی ئێران لە شەڕکردن بەردەوامەوە. دەبینین یەمەنیەکان دەسوەر دەدەن و هێرش دەکەنە سەر ئەمریکا، لوبنان لەلایەک حیزبوڵڵا بە هەمان شێوە، لە باکوور بە هەمان شێوە، لە عێراقیش بەرەی مقاومەی عێراقی و ڕێکخراوە چەکدارەکان موشک بە بەرژەوەندەکانی ئیسرائیلەوە دەن. بۆی ئەگەرێکی زۆر گەورە هەیە بۆ ئەوەی شتەکان لە دەست دەربچن، شەڕەکە فراوان ببێت. ئەمریکا نایەوێت خۆی ئەم شتە ڕوو بدات، بەڵام دەیەوێت هەلی ئەوە بە ئیسرائیل بدات، تەواوی ئەو کوشتارە ئەنجام بدات کە بەرامبەر فەڵەستین دەیەوێت و ئیسرائیل دەپارێزێت لە بەرامبەردا. بەڵام شتەکان لە هەر ساتێکدا بۆی هەیە خراپتر ببن، شەڕەکە فراوانتر بێت. دوای بەرفراوانبوونی ئەم شەڕە چییە بۆ سەر وڵاتان بەگشتی و هەروەها وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست؟ بەدڵنیاییەوە ئەم جەنگە هەرێمیە، ئەم شەڕە هەرێمیە کاریگەری زۆری دەبێت لەسەر وڵاتانی ناوچەکە بە شێوەیەکی گشتی، نەک بە تەنیا ئیسرائیل بەڵکو لەسەر لوبنان و عێراق و سووریا و وڵاتانی کەندا و ئیران. دەبینین کە وڵاتانی کەندا و لەسەر دەواازەکانی وزە، گواستنەوەی وزەوە لەوەش مەترسیدارتر دەبینین کە هیچ کەسێک زامنی ئەوە ناکات لە سوارچەوەی هەرێمی دەرنەچێت، چونکە ململانەیەکی تونند هەیە لە نێوان ئەمریکاوە لە نێوان چین و رووسیا بۆ گەڕانەوەی نێوەندگیری قەیرانی ئۆکرانیا و رووسیا لە ڕێگەی وزەوە. بۆیە کەس زامنی ئەوە ناکات کە لەم سنوورە ئێستا هەیە بوەستێت. ڕەنگە کاریگەری سیاسی و ئابووری زۆر گەورەشی هەبێت لەسەر تەواوی وڵاتانی ناوچەکە لە هەموو شاگرێکتر لە بازاری نەوت و بازاری وزە کە لەو ناوچانە تێپەڕ دەبێت کە لە هۆرمز و کەنداوی عەرەبی و تەنانەت مەندیب و سوێس و ناوچەکانی دیکەش لە سەر دەریای سوور و ببێتە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست، واتە ببێتە ناوچەی جەنگ بە تەواوی ئەمە دەکرێت بوەستێنرێت ئەگەر هات و ئیسرائیل وای لێکرا کە شەڕ بوەستێنێت بەرامبەر خەڵکی فەڵەستین. باشە، لەلایەکی دیکەوە باس لە پشتیوانیەکانی ئەمریکا دەکرێت بۆ ئیسرائیل، هەرچەندە دەگوترێت کە ناڕاستەوخۆ پاڵپشتی ئیسرائیل دەکات، بەڵام بە جۆرێک لەم شەڕەوە تێوەگلاوە دژ بە حەماس. ڕۆڵی ئەمریکا چۆن دەبینن؟ ئایا ئەمریکا بەرژەوەندی خۆی لە کام
لایانی شەڕەکەدا دەبینێتەوە پرۆژەی درێژخایانی ئەمریکا بۆ ئەم بابەتە چییە؟ بەدڵنیایەوە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە ساتی یەکەمی ئەم شەڕەوە خۆی شەڕەکە بەرامبەر خەڵکی غەزە ئەنجام دەدات تێوەگلاوە لە شەڕەکەەوە ئیسرائیل گورزێکی کوشندەی بەرکەوت لە 7 ئۆکتۆبەردەوە ئەو ئۆپەراسیۆنەی مەبەستیان بوو پێکایان حەماس بە هەمان شێوە ئەو گروپە کە پێی دەڵێن گروپی غەزە لە ناوچەی باشوور توانی ئامانجەکەی خۆی بپێکێت ئەمریکا لە یەکەم ساتەوە بایدن و بلینکن هاتن بۆ ئیسرائیل و پشگیری خۆیان دەربڕی واروە سەرکردەکانی خۆیان دەستیان بە زموزۆڵ کرد لە بەرژەوەندی ئیسرائیل ئەمریکا وا دەروانێتە ئیسرائیل کە پرۆژەی سەرەکی ئەوان بێت ئیسرائیل پرۆژەیەکی یەهودی نییە ئیسرائیل پرۆژەیەکی ئیمپریالی خۆرئاواییە سەرکردەکانی ئەوان لە پێشتر لە بەریتانیا بوون ئێستاش لە زیر سەرکردایەتی ئەمریکادان بۆیە ئەمریکا نایەوێت ئەم پرۆژەیە شکست پێبێنێت ئەگەر نرخەکە و بازەکەی هەرچیەک بێت چونکە شکستێنانی ئیسرائیل تەواوی بەرژەوەندەکانی ئەمریکا لە ناوچەکە کۆتایی پێدەهێنێت بە تایبەتی کە ئیسرائیل یاخود ببورن ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا کێشەی ئەو کشانەوەی هەیە کە پێشتر ڕووی داوە جاچی لە عێراق بێت یاخود لە ئەفغانستان بۆیە دەیەوێت ئەوە بسەلمێنێت بۆ هاوبەشەکانی کە دەیەوێت بۆ خۆیان بگەڕێنێتەوە بۆ باوەشی ئەمریکا بگەڕێنەوە وەکو سعودیە وڵاتانی کەنداو کە ئەمریکا دەتوانێت ئیسرائیل بپارێزێ و ڕێگە نادات بکەوێت. زۆر باشە بەڕێز حەسەن لافی شرۆڤەکاری سیاسی زۆر سپاس لە غەزەوە لەگەڵ ماوی.